خۆشە خاکی ڕەنگینە چیمەن فراوان جێگای نێچیرە کوێستانی ڕەنگین پڕە لە جوانی هەرگیز تێر نابی هەرچی بڕوانی. بە ناوی تاقانە بەدیهێنەری پاکی و ئەوین جوانترین سڵاوەکان پێشکەش بەسەری بەرز و ڕووی گەشیەوە بینەرانی خۆشەویست و ئازیز لە هەر شوێنێکەوە کە لەگەڵمانن هیوادارم لە ساغ و سلامەتی لێو بەبزە بن ئینشەڵا. دووبارە بە بەرنامەی کانگای ژیان بووینەوە میوانی ماڵەکانتان. ئەو ئاوایی کە لە پشتسەری من دەیبینن ئاوایی سیسێرە، یەکێک لە ئاوایەکانی شاری سەردەشت کە لە 15 کیلومتری شاری ڕەبەست 30 کیلومتری شارە جوانەکەی سەردەشت سەر بە بەشی ناوەندی هەڵکەوتووە. ئاوایە کە خانوبەرەکەی هێستا لەسەر سازەی بەردوومۆرەی قەدیم ماوەتەوە. ئاوایە کە لە پای شاخ و داخە بڵیندەکان و دارستانە سەرسەوزەکانی شاری سەردەشتە. لەگەڵمان هاوڕێ بن ئەوڕۆ میوان دەبین لە ئاوایی سیسێر. لای بێستانی کاکەڕسووی خۆشەویست و ئازیز زەحمەتی کێشا باوەشێکی هاروێ و ترێزوو و شەمامە هێنا لە دەوری یەکدا نیشتین و خوارمان و جێوە خۆشەویستان و ئازیزانمان خاڵی کرێشتاش لەژێر سێبەری کەپرێک کە بەڕوو دارە مازوودا پۆشراوە دانیشتین و لە خزمەت گەنجێکی ئاوایی داینێکێک لە دەنگ خۆشەکانی ئاوایی سیسێر. سڵاوتان لەبێ کاکەجان. زۆر سپاس. باشن شکر سلامەتن. سپاس مەمنونم تەشەکور سپاس دەکەم. هایش دەکەم خۆتان دەناسێنن کاکەجان. سەلاعی سێرێ. تەمەنیشان دەکاکە سەلاحجان. وڵا 33 ساڵ بێدرۆ. یاخە تەمەن درێژ بن ئینشەڵا خەریک بە چ کارێکن کاکە؟ وڵا خەریکی کاروباری ئاودانی باغداری و ئەو شتانەی شغڵێک ئازاد. قەرب و ساغ بە یاڕەبی. باغدارێ دەکەنتەوە یا کشت و کاڵیشی هەیە لە پەناوە؟ وڵا کشت و کاڵیشی هەیەمانم بۆ خۆم فەقەت باغداریم هەیە و تەواو. باغی ستانەیە کاکە؟ وڵا باغی گێلاس و گوێز و سێ و کۆخ و خدای بە زیاد بە یاڕەبی. بەرهەمەکەی چۆنە؟ ماشەڵڵا ئەز میوەیەکی کە فکرمان بۆی بچێ لێرە هەیە. وڵادا بەرهەمەکەی ئێستەکانێ کەمکەمەوە دەگاتەیە نەگەیوەتەیە ماوێتی چەند ساڵێکی ماوە چەند. داری تازە نەپە؟ داری تازەیە تقریبان 7 ساڵ و 8 ساڵ و 10 ساڵ و ئەبەو شێوەیە. ئینشەڵا پڕخێر و بەرەکەت دەبێ یاڕەبی. جا کاکە سەلاحجان دەڵێن ئێوە دەنگ خۆشن. بۆمان باسکەم زانین لە کەنجەوە هەست و پێکرد و دەنگتان خۆشە و زیاتر لە چ شوێن هایە کتوتانە؟ وڵای لە شوێنهایی وا گوتومانەکە زەماوەندێک کە لە نێو دەی دەبێ ئەمە کەسێک بانگمان دێژی مەسەلەن دەچین گۆرانیەک حەیرانێک شتێک دەڵین بۆ خۆشەویستان و تەواودەنا. جاوە لە کەنجەوە دەست و پێکردو؟ وڵات تقریبان 15 ساڵێک دەبێ هەستمان بە خۆمان کتۆ بەڵێ دەنگمان کە خۆشە و دەستمان کتۆ بە گۆرانی و کەمکەمە بۆ خۆمان و بۆ جەمعێکی ئاوە و بۆ جەمعێکی ئەڕدیانسپی و کەیخدا و لانەش گۆرانی شت حەیرانە جەجەلا دێڵین. هەربژین ئینشەڵا. جگە لە حەیران چ شتایەکی دکێ دەڵێن هۆگریتان بە دەنگی چێ هەیە کامە مامۆستا؟ وڵا بە مامۆستا ناسرە من. مامۆستا ناسر ڕەزاد. ئەرێ وەڵڵا. زۆر باشە کاکەی جان. جا ئێستا چمان پێشکەش دەکەن؟ وڵا حەیرانێک. یاری وكي من أخوان
باشم من بخوای دردیم گیرانای مکتوم و لسوار سنیرم من ظلم لبون با كانوا ملا بتكلا نكيدك ويا من لبوم تمشى دوهن زر من كا وبزاني بلاني مرنم دا زورت بلاني جيني دام اگر بلاني مرنم دا زور تربو وبومبا كان وقالي دوستانم وانا والله قالي دبرايان قالي دبرا درينوي اوي يا رعينا وعيران دليل معيرانا وباغا بدر ماني حودر داوانو يا من وكر قريت وبربا زكي دقليل دا ولا شعني راسي تندكات وكلش كوبا وبخواي لك يتبت تندكات ودربينو ونازدار حيران مدل قربيت ولا سفر وقرا من دوك ما يسر سنگو براكي بودا كموتا لكزنا كات ونظري إنكي جاي أمان لك وسطانا أنا مدباري توبرانو وبخواي اللبن ودي توخناوك خناوك قربان دياب أي باشاوي خوبي لا يعطى ومنك ياوي ضل ما يجنونو الليلي دعاوي دلن هاي راي بور قريدني يا باخل الدنيا يرويونيت إلى مكير دوينتال أرياش لي ويعشل مبوتونا يا مام مبوتو صوتم شوخي تاوباياكل یاخدا دەنگن نەرزەکە جان بەڕاستی کە حەیران بەشێکی زۆر جوان و بەرچاوی مۆسیقای کوردیە گەزگەز باڵا دەکەین کاتێک دەبینین لاوەکانمان ئەو هونەرە جوانە دەپارێزن و پەرەی پێدەدەن.
بەریان هاتین بۆ مۆڵی ماڕی بەڵام هێستا شوانەکان نەگەیشتوونێ ئێمەش ویسمان لە نێو ئەو دار و دارستانەدا خولێک لێ بدەین کە بێرەدا هاتین دیتمانە و سرپی چاڵان لەسەر ئەو دارە کۆ کردوێتەوە پرسیمان کوتیانەوە گەڵی پێدەڵێن ئێستاش لە زمان کاکە محەممەدەوە زیاتر دەبیستیم بزانین گەڵ چیە و چ کەڵکێکی لێ وەردەگرن کاکە محەممەد گیان زیاتر خۆتان دەناسێنن بسم الله بەخێراتنەوە دەکەم ئەمن محەممەد شەریفی ئازەرم ناسراوە بە محەممەد گولە ئەمەن و چەندە کاکە محەممەد 29 ساڵم عمرە تەمەند درێژ من یاخوا لەش ساغمم بۆ پێتان دەڵێن محەممەد گولە کاکە وەڵای لەقە بە نازانم وەک گولەی زرنگم چیا تند و تیژ و بەکار و بەکارم لە کاراندا نامێنم دەڵێن خەنجەری تیژ لە کاراندا نامێنێمیش وەک خەنجەری تیژوام لە کاراندا نامێنم کاکە جان خاڵ بوو ساغ بێشە لە زاب بێمام لەم زین چ کارێکی دەکەن ئەمن ئاژەڵدارم واتە بە زمانی خۆمان مەڕدارم بزنشتمان هەیە خەریک بەکاری ئاژەڵداریەوە شتانم لە نێودیاتی خۆمان کارەکەمە ئاژەڵداریە یاختا هەر لە ساغ بنیشەڵا کاکەی جان جا کاکە پێمان بڵم زین گەڵ چێ و چ کەڵکێکی لێ وەردەگرن گەڵێ کە شین دەبێت لە 15 ڕۆژێکی دیکەڕا لە دوا گەلاوێژە ڕادین دای دەکەن بە تەورداست جەماعەتێک دای دەکەن و دێبڕن و مەڵۆی دەکەن ئێمەش ئاوە دای یان ئەو سرپی و چاڵە دەیبڕنەوە و ئاوای لێ دەکەن لەو دارێک کە ئێستا تێدا دەیبڕین و مەڵۆی دەکەن جوان یەکێکی دارێکن فەرق ناکە دار بەڕووینە و شەکیە و مازوینە کە مەڵۆی دەکەن ئاوە دای دەنێن بۆ جستان لەسەر دارێکی بە قوت و بڕێک گەورە لەسەر دارێکی بە قوتی گەورە دای دەنین وابێ بۆ جستانێ وەمێنە کە بە فرباری دەهێنین ئەو گەڵی بۆ دادەنین و دەبێنەوە ماڵە ڕۆژانە دێن لە چێوی ئەو گەڵی دەدەینێ بە بزنەکە مەڕەکەی جا کاکە بزنەکە گەڵاکەی دەخوادارەکەی بۆچی کەڵک وەردەگرن بۆ زۆر شتی کەڵک لێ وەردەگیرێ بۆ ئاور و شتی کە مەسەلەن ئەو ڕسقشتانە کە بیریەکان یا ئافرەتەکان دەیبن بۆیان دەبێنەوە ئاوری پێ دەکەنەوە ڕسقشتەکە یەکسەرێتن لەسەروی دروست دەکەن هەروە بێتەوە کە ئاغەڵک شتێکی ساز دەکەن بۆ ئەیوانەکەی لەسەر دارەکەیەوە ئەو چیلکەی لێدادێنێن وابێ تەناسکاریەکەی بە چیلکەکەی دەکەن چیلک و گەڵەکەیەوە پسکەڵکی زۆرە بوونگۆ هەم ئاژەڵەکەی پێ بەخێو دەکەن و هەم بۆ زۆر کاریکە کەڵکی لێ زۆر کاران استفادەی لێ دەکرێتەوە زۆر لەسەر دارەکەش خڕ دەکرێتەوە بۆی کە نە بەفروبارانەکەی بۆ سوورەتی بگرێنە لە حەرزی بەفروبارانەکەی بێ بکەیت بەڵێ تەڕای کە ناگاتێگە دروست و جوانیدانەی تەڕ نابێت دەگەت 10 ساڵش لێ داوە منی وەلی ئەوە ئیپارەکەیە زیادی بووە ماوەتەوە دەنا 1 ساڵ 2 ساڵ دەمێنێتەوە دەنا دوای ئەیوانەکە چاکی ناخوە باشە کاکەی جان دەست و چاوە خۆش بێ چاکشکە بە قوربان و دەبەرت بەخێرەوە سلامت بیاختانی و چداژە ئەو زێنەبە دازێنە بخۆشەویستە من چەندەدا وڵای تەمەم نادەم چەندە 6 ساڵ هەفتە لە خودای بەزیاد بیاخڵاتە من درێژ بیشەڵا خەڵکی کوێی دازێنە خەکسی شێریەوە ئاوای جوانی سیسێر زادا بۆمان باس کە بزانینەوە ڕۆژە چەندە کەڕەت دێنەوە بزنانە دەدۆشێ بزانە دۆشین دەڕوینەوە هەر بزنەدادە بۆ مەڕان لەگەڵ نییە ئەو لە کوێستانە شوانی خوان لەبەرە ئەوان نانەوە ناندۆشە ئەمە ڕسپی نهاتەوە لە کوێستانە شوانی لەبەرە و دێتەوە بۆ شمەکەشمەکی خۆی وا دەڕواتەوە و هەمامێ دەکا و کارە خۆی دەکا دەڕواتەوە بۆ بزنەکانی ژەنگواوە بێری لە ئاوای ڕادێن و داندۆشین دەچین دەیکەونەوە پەنیر و دەیژێنی دەیکەنی ڕۆنەکەرە و شیرێژ و ئەوانە چ بکەین ئای دەست و چاو خۆش بێ ڕۆژێ چەند کەرەتیان دەدۆشندا کەرات بەیانان بۆ پەنیری نوڕان و ئێوارای دەیژێنی بۆ ڕۆنەکەرەی بۆ ماستی و بۆ شیرێژی و دادەوە چەند ماڵن دێنێرە هەموو بێریە بێر دیرەوە دەماڵین چەندە ماڵ دەبن هەر ماڵی بێریەکی دەنێرن هەمدوو هاتوون بەرخۆلم پێ هەر تقریبان هەر ماڵی بێریەک دومێری وەڵاوەندا عالەمێ ئێمە دیتمانە لەوانەیە 25 ماڵێک بن بەخوازارە چەند ماڵ دۆدا نازە ماڵەکە زیادە جاوە دەبنە چەند هۆ بەلا ئاوای ڕادێن بەنیا هەلە سیسێ ڕادین نیو ماڵاوە باشە بە چەند دەستە دەڕۆن هاوە دەستەیە کاتوونێرە دەستێکی ئەو لە خوارەیە دوو دەستە پاس بە دوو جێگا دەڕۆن ئاریا بە دوو جێگا دەڕۆین چ بکەین ئەو هەست کەس پێی خۆش بووی دێ بە قەولی کابرا دەڵێ کابانە لەگەڵ کابانە دیکە نێوانی خۆش بوو تێدە پێچن دێنێرە دۆ سعات دیارە سعات شواری ئێوارەوە دێنە بۆ نیو مەڕێ و نیوڕا بەیانای سعات هەشتی دێین و بەیانە هەست سعات هەشتی دێین هەلوانی خوا دەشی دەڕێنە بۆ ماڵە ئەرەدا دە پرسیارێک دەڵام ئەو هەموو بزنەتیە کەڵە شان لەو لای ڕادانهێنیە ئەنگوت چۆنیان لێک دەکەنەوە لێ ڕاستکە کەنارە بەغارم بۆ دەچۆنم بۆ بزنێ خۆم بۆ بەغار بۆ دێ ئەو تماشاکەوە دوام کۆ چۆنم بۆ ئەوتە
ولا كلشي مناقتها دەسماڵ و خۆ بە قەولی کابرا دەڵەوانەکەی لە خۆت بەرکۆشەی لە خۆت بەستۆ دەیناسێت بەرکۆشە لە خۆدا بەسین دەڕۆین هەست کە بەزدە خۆی بۆن دەدوێدۆشین دەڕۆین یاخدا قالبوو ساغ بێدا زێنەب گیان دەست و چاو خۆش بێ سەرچاوەکەم بەخێرەوە خوشکی گیان باشە شکر سڵامەت سڵامەتی تۆش بەخێر بێەوە یاخوا قالبوو ساغ بە ئیشەڵا مامۆ لێرە دەکەن لێرە شوانی مەڕیمدادە گیان قالبوو ساغ بە خۆتان دەناسێنم مامە گیان فەرموو نێوی جەنابتان ڕەحمان مامە ڕەحمانی سیسێرێ ناسرا و بە ڕەحمانەشین چۆن بۆ وان پێ دەکتم مامە باوکەم نێوی ئەحمەدەشینە بەهۆی بابیمەوە بەمی دەڵێن ڕەحمانەشین قالبوو ساغ بە ئیشەڵا هەر بێم زەڕەت من تەمەن و چەندە مامە گیان وڵات تەمەنم لەوانەیە نزیک بێت تۆ لە 6 ساڵی لە خدای بەزیاد بە یاخدا تەمەن درێژ بن هەر لە ساغ بن ئیشەڵا سەر هەر تەمەنم درێژ بێ ئیشەڵا 100 ساڵ عمری بە بەرەکەتان هەبێ یاڕەبی نەبینم دادە گیان مامە جاناوە قسە خۆش یاوە لێو بە بزە یاڕەبی 200 ساڵی دیکەت عمر هەبێ بەڵام عمرێکی باش و بە بەرەکەت یا خڵا ببێتە 300 ساڵ بەڵام نەخ پیر و پەکەوتە لە مۆختی کوڕەکەم فرەم دەدا زەلیل نەبی ئیشەڵا پەنا بەخوای گەورەی ئیشەڵا ئیشەڵا مامە جان دابۆمان باس بکەم زایە جەنابتان شوانی ئەوانە لەگەڵ چێ دێن و کەنجێ دێن و کەنجە دەڕۆن خوشکی گیان ئێمە دەوری 20 ماڵ 30 ماڵێک تێکەڵاو بووین بە ئاوماڵەتی و بە جیرانەتی لەو مەڕێی کدومانە تەنۆبە هەچ کەس شوانی پاتاڵ و خۆمانین بە سێت قیسمەت هەر قیسمەتەی سێ نەفەرین هەر نەفەر مەسەرەن سێ نەفەرەی دەشەوان شوان دەبین ئەو دەشەوەی ئێمە تەوا بوو دە نەفەر یعنی دەشەوی دیکە سێ نەفەری دیدێن پاشیوان سێ دیکە دێن دەشە نۆ دانەشوانن هەر بەسەر سێ نەفەران دەشەو لێرە دەبن سێ نەفەری دەشە و خلاصە مانگێ دەشەومان بەردەکەون شوانیمە ئاوایە یاخدا قالبوو ساغ بە ئیشەڵا پەس مەڕ و ماڵات بە قەولی کامەڕ و بزنگەلی خۆتان ئاگاتان گەلی خۆمانە بە قەولی خەڵکمان پێن یا دووسێ ماڵمان پێن ماڵ دە فەقیر گۆبن باڵی خۆمان داوە بە قەول خزم قەومن قالبوو ساغ بە ئیشەڵا مامە ژیانی هەواری چۆن دەبینی ژیان لەو کەژ و چێ و چیانە جادادی من ژیانی هەواری چۆنە ژیانی هەواری گەلێک خۆشتر لە یاوەدا نیودی بۆ خۆشە لەبەر ئەوەی چادوچیق بوو زمانی خۆی و ئەمن هەر لە بستێک منداڵێڕ لە هەواری پێگەشتون تقریبا 4 ساڵە ناچینە هەواری هەوار گەلێک خۆش و هەواکی فێنکو و هەتا مەڕ و پاتاڵی خۆشترە و ڕسکوپات ماڵی زۆرترە و ئیوالا دڵت دەگەشێتەوە لێرە دەگەشێتەوە ئاسوودەتری بەڵێرە وەڵڵا مامە جالێرە قەتی هەڵدەکەی لە هەوایەکی گۆرانێکی بڵێ حەیرانێکی بڵێ قامێکی بڵێ ئادەوێدا خەزاڵەتم دادەی منت خەزاڵت بێ بوو کاکەژ حالەتم ئەدی شوانەکانی برادرە دەوان دەیڵێن وڵی قەتم ئاگالیانە بۆ بێڵەنجا بۆ لە خۆڕاتیانەوە دەم و بۆ کاکە ئاوت هەم بۆ دەگوزەرێ خێر دەبێ بگوزەرە عیلاجنیە هەر قالبوو ساغ بە ئیشەڵا گاڵتە و گەپی دەکەی وەلی گۆرانی و شتەمان گاڵتە و گەپ وە کوچی مامەدا بۆ مامجۆڕەدەی بیرەوەری خۆشتە بێ لێرە خۆش مەسەلە نەگەر خۆ بەخۆ ئەوێ بە خەندە و بە پێکەنینەوە قسە بزانم نەقلی خۆشتان بەسەر هاتووە باسی نەقلان مەکە لێرەدا بۆم ناگوتێن سەری بەڕەو لێ هەڵ نەدەمەوە ناوەڵی ئەلێوەدا خەجاڵەتم دوژمنت خەجاڵەت بە مامەجان هەر لە شو ساغ بە ئیشەڵا
بە بندەرکی مزگەوتی ئاوایی سیسێردا تێپەڕ دەبووین دیتمان ماماغا لێرە دانیشتۆ هاتینە لای بزانین بەو دەمین پاژنوژەی لێرە دانیشتۆ چ دەکا مامەجان چۆنی سەلامەت دویارەبی باشش کوورە الحەمدلای بە کەیفی زۆر چاکم الحەمدلای هەر باش دەبی ئیشەڵڵا مامەجان نێوت چێ نێوم باپیرە مامە باپیری چی بەچێ ناسراون لە نێو ئاوایدا موسازادا مامەجان تەمەن و چەندە 100 ساڵم ماشەڵڵا هەزار ماشەڵڵا یاخوا لەش ساغ بن یاخدار تەمەند درێژ بن ئینشەڵڵا مامە باپیرجان وەلەدی ئاوای سیسێرن بەڵێ باو باپیری شۆر خەڵکیێرە بوو بابوو باپیر ژماری خەڵکێرە بوون خەریک بە چ کارێکن مامە ئێستا وەڵا خەریکی دانیشتێ مەڵان نا بەگشتی کاروبار و دەڵم زان وەرزێرە ناژەڵدارن هەموو شتێکی ئاژەڵیشن هەیە و حیوا زەمینیشن هەیە و هەر لەش ساغ بن ئینشەڵڵا مامە و لێرە چت دەکردوا پاڵت دابەوە بە دیوارەوە ئەوە لێرەکانە دانیش بوومدا بۆ وەختی نوێژێ بێ و بچم لە مزگەوتەی نوێژێ بکەم خدا لێو قبولکە یا ڕەبی مامە باپیرجان ماشەڵڵا خدا 100 ساڵی تەمەن پێداوەنەر وەک بە خۆشتان فەرمووتان وەلەدیە و ئاوای نەیان دەورانی منداڵیشتان هەر لێرە تێپەڕ کردووەی دی بۆمان باسکەم زاینەوەندەی بەبیریەوە بێ زمانی زوو ئەو ئاوایە چەند ماڵ دەبوو ئەوە ئەوە زمانی زووە مانگەوە بیرم دێ هەفتا هەمان بوو ئەوەڵەکەی دەی دوایە مامە دوا بوو بە 100 ماڵ 150 ماڵ وردە وردە زیادی کرد وەزع گوزەرانی خەڵکی چۆن بوو مامە کاروباری خەڵکی چ بوو خراپ نەبوو زۆر باش بوو کاروباریان چ بوو خەڵک یا کەشاوەرزی بوو یا حیوانداری بوو ئاژەڵداری و وەرزێری و کشت و کاڵ مامەیرە چ ماڵهایەکی لێ بووە بیرتان دێتەوە ئاغا نا ماڵەکانی کە لێرە دەژیان وەکو ماڵنگۆ ماڵە فلانە کەسی نێوتان لەبیرن ئارە وەڵا لەبیر من باوە جابڕە ماڵی چیا ماڵە 100 ماڵی ناڵم پتر لێ بوو نێوی 5-6 ماڵانمان پێ بڵە مامە باپیرجیان ماڵە ئەحمەد ئاغای لێرە بوو ماڵە مام ڕەمەزانی لێرە بوو مەولانزێن لێرە بوو مەولودی مینە خوری ئەلەوێ بوو عەرزت دەکەم جا مامە باپیرجیان ئەو ماڵانە ئەو ئاوایە بەگشتی سەر بە چه عەشیرەتێک بوون وەڵا هەر سەر بە عاشیرەتی گەورکان بوون پیان دەگوت عاشیرەتی گەورکان مامەجان بۆمان باسی کاروبارەکە قەدیمتان کە دەڵێ ئاژەڵداریمان دەکرد لە پەناویدا وەرزێری کشت و کاڵمانە بوو بڕێک بۆمان باس کە بزانین وەرزێری زمانی زوو چۆن بوو کشت و کاڵ چ بوو دەغڵودان و چ بوو وەرزێری زمانی قەدیم زوود بەگای نەبێنە دەکات تراکتۆر هەر نەبوو بە وەڵاغانیشگە و گەنمە جێرە دەکرا عەرزت دەکەم لە دەبوو بەو نەوعە پەیداکەی دەغڵودانی ئێرە زیاتر چ بوو مامە زیاتر گەنم بوو هەر گەنم جا بەراو بوو یا دێمەکار دێمەکاریشی هەبوو بەراویشی هەبوو مامەجان وەبیرتان دێتەوە وەڵجار کە ماشێن یا تراکتۆر هاتەوە ئاواییەی ئارە وەڵا بیرم دێتەوە چەند ساڵ لەوەی پێش دەبوو 30 ساڵ 40 ساڵ لەوەی پێشەوە هاتووە مامەجان خەڵک چۆنی لێ دەڕوانی بە پێوەی کە لەوانە بوو تاو زەمانەی کەس تراکتۆر و ماشێن وشتی نەدیت بە جا خەڵک پێیان تا شتێکی عەجایب بوو هەر بۆ خۆم دەمگوت دەبێ ماشێن ڕاست بێت دەیانگوت مەهاباد ماشێنی لێیە ئاوا دەڕوا دەمگو ڕەنگە درۆ بێ مامە لێرە کەس دەیزانی لێ خوڕێ نەوەڵا کەس نەدەیزانی ئەدی چۆن فێر بوون چێ لێ دەخوڕێ وەڵجار کە هات هەر خەڵک گەگاتن ئەلێرە فێرێک لێخوڕینێ بوون و ئیمتیحانیاندان و ماشێن و تراکتۆر و وردەیدی فێر بوون و پەرەیسەند وردە فێر بوون و پەرستا مامەجان ئەو ناوچێ لە لەحاز ئاوشتەوە چۆن بوو ئاوی زۆر بوو ئاوی کەم نەبوو باش بوو ئەرێ وەڵا کانی ئاوشتەکەی نێوان چ بوو دا لە شاخ و داخەکەی بێ لە نێو ئاوایی بێ یاکانی حەکانی نێوی بۆ خۆی نێوێتی نێویان چ بوو مامەجان بۆمان بڵە ئەوە نێویکانی چاوە بوو ئەوە نێوەکانی بناوان بوو ئەوە نێویکانیا ئاوێنان بوو ئەوە نێویکانیە مەیتەری بوو ئەوە سەرچاوی مامەرکوژێ بوو ئاوا ئاوی خواردنەوەی ئاوایی لە چۆ دابین دەبوو ماڵوشتەکە بۆ ئاوی خواردنەوەی لە چۆیان دێنا لە بن ئەو گوێزانە ئاوی خواردنەوەی لێ نێوی چ بوو کانێکە کانیە بن گوێزانیان پێدەگوت
ڕزەوان تایبەتتر لە هەمویان بوو خەڵک بۆ خواردەمەن و بۆ شنۆ جورەشتانە لەوێن کەڵک وەردەگروا هەلویان کەڵک وەردەگرت لەوێ و لەکانیە چاوە لەو دوکانیانە ماما ئەرێرەش ئاغاوەتی لێ بۆ زەمانی زوو ئەرێ جا بۆمان باس کە بزانین وەزعی خەڵکی چۆن بوو زمانی ئاغا و ڕەعیەتی چتان دەکرد وەعزیان ناخۆش نەبووی ئێرە چۆن بوو ئاغا لەگەڵتان چۆن بوو باو ماڵەتیان ڕادەبوارد کابرا ئاغا بوو مار باو ماڵەتی ڕادەبوارد یعنی بێگاریان بە خەرچی دەکرد لە داخی لە ئاخیرەکەی دوایەدا دەنا پێشدا بێگاریش نەبوو زەوی و زاروشتی دەدا بە خەڵکی کە کار و کاسبی لەسەر بکەن هەرچی های بوو دەیدا بە خەرچی دێوە جادووە چۆن و دابەش دەکرە و هەقە و دەغڵدانەی کە لێی هەڵدەگیراوە ئەو دەغڵدانە لە 14 تەخاری 2 تەخارن دەدا بە ئاغای لە چاردان دووتان دەدا بە ئاغای ئەوە حەقی وان بوو جامامە باپیرجیان ئەو خەڵکەی کە لێرە ئاژەڵداری دەکرد ئەوەی دەچوو هەوار و چۆستانشتی مەڕ و ماڵات وشتی هەبوو ئەوان چۆنیان هەق دەدا بە ئاغای ئەوان هەر ئاوالە چۆن ئەویش لە چ سەرێکی حیوان دەدا بە ئاغای ئەوە ساڵانە دەدرا یا مانگانە ساڵانە هەر ساڵی دەبوو لە چل سەری ماڵات یا مەرد سەرێکی دا بە سەرێکی دا بە زۆر باشە مامە باپیرجیان دەست و چاو خۆش بێت لە خزمەت کاکە ڕەسوڵی خۆشەویست و ئازیز و داخاتون و نەوەی جوانیان کاکەتیای خۆشەویست دایندا خاتون و کاکە ڕەسوڵ لێرە خەریکی بێستانەکان بوونیە مەش هاتینە لایەن کە دانیشین و بڕێکیان قسە لەگەڵ بکەن هەڵبەتە زەحمەتیشان کێشا چایەکی جوانی کتری ڕەشیان بۆ بەسەر ناین و میوان بۆ هێناین و خواردمان و جێوە خۆشەویستان و ئازیزانمان وەک هەمیشە خاڵی کرد سڵاوتان لێ بە کاکە ڕەسوولجیان عليك السلام ورحمة الله سپاس دەکەم باشن شکر کاکە جان سلامەتن دەکەم بەخێرە ناخۆ سەر و سەر چاوان خۆش بێ ڕەبی بەخێرە سەر ئەو چاوام چاو خۆش بێ یا ڕەبی ماندوو نەبنەوە قالب و ساغ بێ ئیشەڵڵا کاکە جان زیاتر خۆتان دەناسێنن وەڵڵا من ڕەسووڵی مەولانیم خەڵکی سسێرم لێرە وردە و دە خەریکە وا کشت و کاڵ و کشتیندە و زەوێ ئەو بەری ماڵان خەریکی بێستان و تەماتە و بەئینجان و بیبەر و هەروە ئەوەلانەی نوێنجە و باغ و سێ و بەو شتەوە مەشغوڵی یاخدا قالب و ساغ بێ ئیشەڵڵا تەمەن و چەندە کاکە ڕەسوول وەڵڵا تەمەن متەوەلیدم هەڵبەتە پەنجاویەک ئەمان سجیلێکم لێون بووە سجیلێکم لێون بووە قەدیم شوخە ساڵەشی لێ بووە ئەمە ساڵان پێدەگە شوخە سجیل بووە ئەسڵی خۆی لەو بەندەنەی سجیلەکەم لێون بوو خەریک بوون بۆ سەربازیە بابم بە ڕەحمەت وە بام قەولا بوو زۆری خۆش دەویستم قەولا بوو بە زیادم بۆ وەرگری سەربازیێنەکەم داخریدا زۆر خەریک بووم بۆ ئەنجێ بەجێ نەبوو وەڵا بەکەمیان بۆ وەرگتم متەوی لەدیم ئەلبەتە پەنجاویە کە ئەمان حمرم پترە زاوە تەمەن و چەند بۆ گەی سجیلەکەم بۆ وەرتان گرتەوە وەڵا من بە نەزەرم تەمەنم 15 ساڵ 14 ساڵ دەبوو ئەوەندە دەبووە گە سجیلەکەمانێک بوو لەکوێتان لێون بوو کاکە وەڵای لەو چۆستانێکی لێ بە نێوی تۆرەی پێدەڵەن چۆستانی کانە ڕەش ئەڵبەتە بەشی مهاباتەیە بەشی مهاباتەیە کاکە جان سجیل لەوێ لەسەر لە چۆستانە لەگەنگۆ چی دەکرد وەڵا وەختی سجیلم پێ بوو لەبەر سەرباز و سەرباز گیرشتی بوو عەزەم و شداتن مەسەلا وەختی نیرو دەگەڕا مەسەلا ناڕەعەتیان دەکردی زمانی زوو بوو نیرو دەگەڕا ناڕەعەتیان دەکردی لەسەوەی سجیلشتمان پێ بۆ مەش تۆزێک ناوجەواب بووین دەترسان بنگرن و خولاسە ڕەشگیر بوو بمانگرن ئەزیەتمان کە فقە لەبەرەوەندەی هەمیشە دەگیرفان هەمیشە لە گیرفانماندا بۆرە وەڵڵا کاکە ڕەسوولجیان وەلەدی سیسێرن باڵا بابوو باپیر و چی باب و باپیریشن بنەچەکەتان هە لێرە ناچەکەمان وەڵای لە خولاسە ئەمە 3 پشتمان بە بیری خۆم ئەمن 3 پشتمان لێرە بڕانەوە مام ڕەشید مام ڕەسوو بابم بۆ مەولان ئەو 3 پشتن لە سێرە ڕۆین پێشەوەش نازانم داخوا لێرە بوونیان لێرە نەبوون هەر بێم زەڕەت بن یاختا بابچینە لای دایە خاتونی بزانین دایە خاتون چ دەکات چۆین دایەجیان سەرە و چاوانم باشی شکر سلامەت بانم سەر چاوم یەخوا بەخێرن زەحمەت و کێشاوە
اختیار هەیە تودەین ڕەبی بەخێرن سەرە و چاوان خزمەت لەمەوە چاو سلامەت بێ یاخدا دا خاتون جان تەمەند چەندە وڵی جا لە نظر خۆمەوە 47 و نازانم بۆ یاینسی لە نەزەر خۆتانەوە 47 وەکی کە زیاترن یا کەمتر خۆ نازانم ئەم هەروە بەوانکی سەجیلەکەم 47م کاکە جا بەڕایەوە چەند ساڵ دەبێت دا خاتون وڵا متەوەلیدە لەو دۆرەدا چونکە بەسینە من کەمێک لەوی زلترم هەڵبەتە لە خێزانم کەمێک زلترم هەر لە ئەو وەختی ئەگە هەمسەرگیریشمان نەکرد بوو ئەمن زلتر بووم ئەو تەمەنی لە من سوکتر بووە لە دەوریەوەیدا من بۆ دەوری 52 دەچم لە تەمەنمدا بە سزیل نابە تەمەنمدا لەوەندە مەماوە هەرەوەندە دەبێت زۆر باشە بزانین دا خاتون چۆن لەگەڵ کاکە ڕەسوی زەماوەند کردو دا خاتون گیان هەروە لە دیاوای سیسێری ئەدیێ وڵا بەڵا لە دیاوی سێرم لێرەش و زەماوەند کردو پاس زماوەند کردبە زۆر باشەدا پێمان بڵ بزانین چۆن لەگەڵ کاکە ڕەسوی پێکاتون چۆن و زەماوەند کرد وڵی جا من ئەوەختیەوە دەسەڵاتمان نەبوو بەڕەحمەت بێ بابم و بابی وی بخوان لە مەزگەوت تێدانیش بوون و گوتپیەرێ مینە مەزن ئەتۆ بۆ کچەکەی نادەبێ میژەوە کچم هەیە و کچت دەدەمێ کاکە وەرژن بەژنێکن و ئاگامان لە وەحزوشتەی نەبوو هیچ بەڵە دەیوان لەوێ لە مزگەوتی قسان کرد گوپی وەڵا جامە هەر خزمین و پێم خۆشە وەڵا جامە ولان ئەمە خۆ ئەوە بەدەی دەڵێمە خژنی من لەگەڵی تۆمەزەوە خوشکن ئەمە خزماتیکە دووبارە گەرم دەکەینەوە و دەخزمەتتدام ئەوش پێیان دەی زۆر چاکە دەی شەوێ هاتن بۆ لای ماڵەمە و لێ دانیشتن و ئەویش بانجی کاکی ڕەحمەتیان کرد کوتیان وەڵا مستەفا ئەمە پێمان خۆشە کارێکی ئامان بەدەستەوەیە و ئەتۆ دەڵێت چی و ناڵێت چی ژن بە ژنەی دەکەین ئەوەختی زۆر پرس بە حافرەتی نەدەکرا هەر پرس بە پیاوەکەی دەکرا ئەویش کاشیم کوتی وەڵا جا من دە قسە و ناچمە دەرێ زۆرم پێخۆشە دەی دوایمیش براکەم مادێ کوتی خاتون دەڵێ چیەوە ئەتۆ دەدێ بە کاک ڕەسووی منیشتم وەڵا پێم خۆش نییە ڕاستەکەی چونگاتی من وەکو براچ خۆم حیسێب دەکەم و هەمیشە هەموو ڕەفتی ماڵەمەی بۆ دووبارە و کوڕەپوریمە و ئەمە پرزایەکترین و ڕاستی پێم خۆش نەبوو وەختێکی بابووی دی تازە بێت لە کەسەکانیشم نەکردتم قەیدێ ناکە لەسەر دڵیوە مەوچونکە پێ خۆش بێ ئەمە پێکاتنی دی لەگە کاکە ڕەسووی زوو پێکاتن بەڵێ تەمەن چەندە بۆ دەم دا خاتون ئەرێ خۆڵڵاهی نازانم دەوروبەری چەندە بوو لەگەڵ کاکە ڕەسوو زەماوەندتان کرد پێمان من حەبدە بووم حەبدە ساڵ بووم حەبدە و ئەوەی دابووم لە دەوری حەبدە ساڵی قەدیم وێ ڕایەوەی کە وەک دا خاتون باسێکی زۆربەی قسەکان هەر پیاودان بڕێەوە دوا دەهاتنەوە لە ماڵێ خەبەرێکیان بە کچۆڵی دەدا کە وەرەسبێنە ماردەکریانە بەڵامی دی کچەکانیش زووتر دا و دامەزراو دەبوون زووتر پێک داهاتن نیمە و نام هەوێ و شتیوامان ئەوە نەبوو مەسەلەن احترامت بۆ حاشرەتی خۆت دادن احترامت بۆ برا و کەسی خۆت دادن نامەسن دەگوێتەوە دەدەم بە فڵان کەسی وەک ئێسێ نەبوو بڵا دەیکەم و نایکەم ئەتۆ بێ دڵێ ئەو برات نەدەکرد بێڵێ ئەو دایک و بابانت نەدەکرد مەسەلەن لەگەڵ قسە چێوان مەزور بە قسە دەکردن و دەسازای ئەوش گەورەی دایکەکانی مەدەگەێنە بەڕاستی دا خاتون گیاندی بۆمان باشکەم زانین کە ماڵە کاکە ڕەسوویان بۆ کڕین ئێوە لە ماڵە باب جیاستان بر لەگەڵ خۆتان دەخۆختی هیچمان پێ نەبوونە وەڵی فەرشیان بۆ کڕی من جێی سەری و جێلاقان بگە لە ڕاشە لاخنتون سەر هەرزی دەستیشیان لیباس بۆ کڕی بوون و سندوقێک و ئەی جوڵ دەسە لیباسکەش پێیان خابیشیان لەگەڵ نەبوو ئەو تا ئاخاکەم بۆ خۆی جووی لێیە بە هەموو یەوە بوختێک بوو لیباس وشتی بوو حال بوختەکە تەواو دەبوو دەبێت دەڵێ پێشیان کوتیان وەڵام هەرێ بڕەکە و نادەینە ئەوەختی ئەگە بە خەلاس بوون مەڕان و دەدەینێ باب بە ڕەحمەت بێ هەروەی گوت خەزورم هەروەی گوت وەڵا حەکەنیم ئەوەی ژەوە ڕۆی نەمارێ بڕن چاو پێکەوت و نەمەڕشت چاو پێکەوت لە خوددا لە بابی هەردوو لایەکتان خۆش بە ئیشەڵا ڕوحیان بە بەهەش شاد بێ یا ڕەبی جاداتە بۆمان باس کە بزانین لێرە کوێنیان بوو گۆڕێەوە بە هەر حاڵەوە خوشکی کاکە ڕەسووی بۆ ماڵنگۆ داهات گوێ لێبی ئەو زانین چون بۆ گۆڕا ئێوەک ئێستێ نەبوو کەس نەبوو مەزۆن سازت کا بڵێ و گەسێ دەت بن ئاریژگای و مەسەلەن جوانت دەکەون ئەوە نەبوو ئەوە ئەو میزانە هەمووەوە خەڵکی وە ئێرەکانن ئەو سەر دوێڵی پێدەڵەنکانیە سەرێ دەچوومەکانیە سەری میش لەوێ مانێکم پردەکەت چرۆی من زەحمەدی لێرەکانە بوو مریم بێداش بوو مریم هەباساغان پێدەگوت لە بێداشتیدا بوو ئەوی شاتم بە دوومدا کوتیان خچێ وەرە خۆب گۆڕەخۆوە بوو کاتووە وەرە خۆب گۆڕەخۆ بوو کاتووە تۆ حان خۆت نەگۆڕیوە ئەمیشە بەپەل هەیە ئەو مریم خانمی هەر لیباس چرۆی من زەحمەدی قەدیم ئەمان بەدڵی خانەمان لە دەست و شتی دەدا هەر خێراکی چایان بۆ ڕشتم و لیباسەکەم لەبەر کردن و هاتمە دەماشینیەوە پێما ئێراوکن ئەو تەماتانە چوم ڕسواتە دەماشینیەوە لێ زمانیمە ئاوا بوو گەستێ نەبوو بەری دەڵێ ماشێ نەبوو دەم لێرە ئاختی ماشێنی لێ بوو ئەمان بەدەڵێ نازانم فیلم بەداری نەبوو ئەدی هەرچیان دەوڵەمە بوو دڵیان ناتبوو بیگرن فیلم بەدارشن نەبوو نازانم ئیچ بوو ئێ بەدەی دەڵێ وەڵا ئەوەختی ئیدێ
ئەمە هاتینە دەماشتی نییە بوو بێکری شاد بوونی هاتیونە ماڵە خەزورم و سرنج ڕاکێشە لە نێو ئاوایەکیدا خۆ بە هەر حاڵاوایی ئەو سەر و سەری هەر بە قەولی کابرا دەڵە چەند میترێک دەبێت بە پیان دەگەی بەڵام لێرە سواری ماشینیان کردون و بە ماشینی بکیان جۆستۆتەوە ئاریوەڵە ئاوا بوو ئەدێ وڵا بەجڵی نەکا بڵێ بە گەستەژەوە دەتبنێنی و باغوشتی و دەتبەنە موچە و شتی و هەر لە دەرچی خۆمان بێدەوانێکە سواری ماشین بوو یەکسەر بەو کوچانە دەهات مخوارێ بۆ دەرچی ماڵە خەزووریم. کاکەکاوی خۆشەویست و ئازیز داینێکێ لە ئەندامانی شۆڕای ئاوایی سیسێر سڵاتان لێ بە کاکەکاویژیان. مەمنونم سپاس دەکەم ئێوە شەر بەخێرن دەست خۆش بێ. ڕێزن کاکەجان زۆر سپاس. کاکەکاویژیان زیاتر خۆتان دەناسێنن. من کاوای عەزیزیم 4 ساڵە عوزوی شوڕای ئیسلامیم لە ئاوای سێریشدا دەنیشم. هەر بێم زەرت بن کاکەجان. کاکە بۆمان باس بکەم زانی ئاوای سیسێر لە چۆ هەڵکەوتەوە سەر بەکوێیە؟ ئاوای سیسێر لە 15 کیلومتری شاری ڕەبەت 30 کیلومتری شاری سەردەشت بەخشی مرکزی سەر بەکام دەیستانی گەورکە بەخشی مرکزی. کاکە ئەو ئاوایە چەند بنەماڵ و چەند خانەوارن؟ ئەو ئاوایە 120 تا 140 ماڵێکی تێدایە نزیک 600 إلى 700 نەفرێکیشی جەمیەتەیە. ڕادەی خوێندەواری چەند دەرسەد دەبێت؟ ڕادەی خوێندەواریمان خۆشبەختانە لێرە زۆرە ولی متاسفانە بە دلایلێک کە کەمبوودی ئیمکانات و شتێک کە لە نێودێهاتدا هەیە فعلەن کەم بۆتە ولی بە خۆشبەختانە بازم لە چاو منتەقە زۆرە. الحەمدوللیلا. قوتابخانەی تاپۆلی چەند لێ کاکەکاوە؟ قوتابخانەی ئیبتدایی و ڕاهنمایی لێیە بۆ دەبیرستانەکەشی سرویس گیراوە ئەو دانیژ ئامۆزانێک کە دەخوێنن بە سرویس دەستنە ڕەبەتێ. کاکە جانجا بنەماڵەکان ڕێگری منداڵەکان نین بۆ درێژەدان بە خوێندن؟ خۆشبەختانە جەماعەتێکی زۆر نەوەڵا هەشە بەدلێ لێوەی کە ئیمکاناتی نییە فەقری ماڵی لەسەرەیە پێیان ناخوێنن ولی خۆشبەختانە جەماعەتمان زۆرە بۆ خوێندنێ. باشە وەزع بۆ کچ و کوڕەکان بەرامبەرە بۆ کچەکان ڕێگری ناکردرێ؟ بۆ کچەکان کەمترە ولی خۆشبەختانە بازم هەمانن نزیکی حەوت 6 دانیژ ئامۆزی کچمان هەن کە ئێستا دەستنە ڕەبەتێ لە ڕەبەتە دەخوێنن. الحەمدوللیلا ئینشەڵا کە زیاتر و زیاتر ڕێگە بدرێ بۆ کچەکان بۆ خوشکەکان کە ڕادەی خوێندەواری خۆیان بەرنە سەرێ. کاکەجان بەگشتی بۆمان باسی ئیمکاناتی ئاوایی سیسێر بکەم بزانین چی ئیمکانات و خزمەتگوزاری هەیەکی لێیە؟ ئیمکاناتی ئاوایی بەرقمان هەیە تەلەفۆنی سابتمان هەیە ئاوی لولەکەشیمان هەیە ژێر نەزەری ئیدارە ئینتەرنێتی پرسورعەتمان هەیە دەهیارمان هەیە پۆزبانکمان هەیە مرکز مخابراتمان هەیە. ڕێگاوبانەکە چۆنە کاکە؟ ڕێگاوبانەکە خۆشبەختانە پێرارێک ساڵی 95 ئیسفالت کرا ئێستا کەمبوودی فقط گازمان زۆرە لەگەڵ تەرعی دەهیاری نیمە تەمامە دەنا خۆشبەختانە ئیمکاناتی لە نەزەر ئیدارەوە فعلەن باشە. الحەمدوللیلا. کاکە بۆمان باس بکەم زانین لە ماوەی 4 ساڵەدا کە خۆتان ئەندامی شۆڕای ئاوەدانی بوونە چ کارێک بۆ ئاوەدانی کردووە؟ لە توولی ئەو 4 ساڵەدا کە لە خزمەت خەڵکیدا بووین ئێمە سەدێکمان هەیە لەبەر دێ سەدەکەمان نیوە تەواو کردووە نزیکی تقریبەن 200 و خوردێک میترمان کار کردووە قسمەتێکیش نزیک 100 میتر 150 میترێکی ماوە کار بکرێت کە متاسفانە بە دلیلی کەمبوودی مەنابع کار نەکراوە. فازلابکشی نێودەی هەمومی ینی کولان ڕەت کراوە بۆ دەری دێ کەمێکی کارماوە ولی فعلەن تەواو نەبووە. عەرزی بە خزمەت دەکەم بازم سەنگ فەرشمان کردووە تا ئەودودێک ئیسفال لە دەورەی 4 ساڵە ئێمەدا هاتووە کە بە تۆج بۆی کە پێگیریهایە کە کراوە دەستی ئاوایش خۆش بێ کە کومەگیان زۆر کردووە. دەست و چاو خۆش بە یاڕۆ بیکاکەجان جا چ گەڵاڵە پرۆژەیەک و بۆ داهاتوو بەدەستەوەیە؟
بۆ داهاتوو بەرنامە زۆرن کە ئیشەڵا هیوادارین شوڕا و دهیاری ئایندە کە دەورەی ئێمە مانگێکی ماوە تەواو دەبێ بتوانن ئیشەڵا هیوا سەرکەوتونیان دەخوازین ئیدامەی سەدەکەی ماوە باز نیوەی تەڕعی هادی ماوە سەنگ فەرش و شتەکەی ئەنجام بدرێ. مش بەنەوەی خۆم دەستخۆشیتان لێ دەکەم کاکە گیان دیارە ماوەیە 4 ساڵی زەحمەتێکی زۆرتان بۆ ئاوەدانی کێشاوە کە هەڵبەت وەکو هەموو ئاوایەکانی دیکە بە یارمەتی خەڵکو و بە یارمەتی دێهیار و کاربەدەستان و شۆڕای ئاوەدانی ئەو کارانە کراوە. کاکە کاوەژان دەست و چاو خۆش بێ قسەی کۆتاییتان چێ؟ مەمنونم دەست و چاوی ئێوەش خۆش بێ و کە لە مەهاباد و تەشریفتان هێناوە و سیسێرتان بە ئەنوانی میزبان هەڵبژارتەوە لێتان مەمنون. بەڕێزن کاکە جان زۆر سپاس. ئاوای سیسێریەکێک لەو ئاواییانەیە کە بە دڵنیاوە دەتوانم بڵم ئەگەر ڕووی تێبکەن قەت پەشیمان نابنەوە. کە دەکەین دڵمان نایە ئاوایی سیسەر بەجێ هێڵین، ئاوایە کە لە پەنا خوێنگەرمێک کە دەزاتی خەڵکی کووردا هەیە، ئاوایە کە خانوبەرەکانی هێستا قەدیمی ماونەوە، هێستا داروبەرد لێرە هەرماوەتەوە، هێستا بەر دەرگای ماڵەکان کە دەچی ئاوردووی لێ ماوەتەوە و ڕسق و ڕۆزەکان لە سەروی ساز دەکەن، نێو ماڵەکان کە دەچی هێستا تەندور هەرماوەتەوە و نان و چێشتی سەر تەندور دەخۆن، دەوروبەر کە چاو لێ دەکەی بێریان دەبینی کە جەواڵان بە کۆڵێدا داوە، توربێنیان بە کۆڵەدا داوە و دەڕۆن بۆ مەردۆشین و بزندۆشینە. بەڕاستی لێرە حەچەند کە دەڕوانی تێر نابی لە جوانی، حەچەند کە دەگەڕی تێر نابی لە گوێ لێبوونی بیرەوەری و قسەخۆشی ئەو خەڵکە. بەڵام وەکو هەموو ڕۆژێکی ناچاری ماڵاوایی بکەین، دەڕۆین و یاد و بیرەوەری ئاوایی سیسێر و ئەو خەڵکە خێنگەرمە هەمیشە لە یاد و بیرەوەریماندا دەمێنێت تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە و سەردانی ئاوایەکی دیکە لە ناوچەی مکریان هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرن.